بە مەبەستی بەدواداچوون بۆ کێشە و گرفتەکانی سنوورەکە ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە فراکسیۆنە جیاوازەکان سەردانی ناحیەی ئاغجەلەریان کرد. دواتر وەفدی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕێگای ئاغجەلەر تەکیە ئاغجەلەرکانی شەیتانیان بەسەر کردەوە کا لە ئێستادا بەشێکی زۆری و دوو ڕێگایە تێکچوون و خراببوون با جۆرێک بە کەڵکی یاتوچۆی هاوڵاتیان نەماوە. سەرۆکی لیژنەی پلان و پرۆژەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت هەوڵ دەدەن پێش کۆتایی هاتنی ئەمساڵانی کەم ڕێگایەکی ناحیەکان نۆژەن بکەنەوە. دیارە ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی چەند ئەندامێکی ئەنجومەن سەردانی بەڕێوەبەری ناحیەی ئەغجەلەرمان کردو لەگەڵ بەرپرسانی فەرمانگەکان و لەگەڵ بەشێک لە دانیشتوانی ناوچەکە کۆبووینەتەوە قسەمان لەگەڵا کردوون هەموو پشتیوانیەک و پشتگیریەکی خۆمان بۆ دەربڕین بە تایبەتی بۆ چاکردنی ڕێگابانەکانیان بەداخەوە هەرچەند لە ئێستادا بڕێکی کەم بە بڕی 312 میلیۆن دینار تەرخان کراوە بۆ ڕێگابانەکانیان ئەمە هەرچەند دەکەمە بەڵام ئەمە دڵخۆشکەرێکە و سەرەتایەکشە بۆ ئەوەی کە ڕێگابانەکانیان لە ئایندەیەکی نزیکدا بەرەوباشیەوە بچێت. بەڕێوەبەری ناحیەی ئاغجەلەریش باس لەوە دەکات لا ماوەکانی ڕابردوودا سەرڕایەوەی چەندین جار بەڵێنی ئەوەیان پێدراوە ڕێگاکانی سنوورەکە نۆژەن بکرێتەوە بەڵام بە بیانووی جۆرا و جۆر بەڵێنەکان جێبەجێ نەکراون. بەڵێ دیارە دوای هەوڵدانێکی زۆری ئێمە لە بەڕێوەبەری ناحیەی ئاغجەر و خەمخۆری خەڵکی سنوورەکە ئەو لیژنەیە کە دروست بۆ بە ناوی لیژنەی خزمەت دیارە ئێمە پێشتر سەردانی بەڕێز وەزیری ئاودانکردنەوەمان کرد بەڵێنی چاکردنی ڕێگەی تەکیەی کاکەمە ناحیەی ئاغجەری پێداین و لە ئێستایا بودجەی پێویست بۆ ڕێگەی کانی شەیتان ئاغجەر تەرخان کراوە و ومێدەکەین لە ئایندەیەکی نزیکا بەڵێنن کە پێیان داوین دەست بە نۆژەنکردن و کارکردن لە ڕێگاکەیە بکرێت. ئەم ڕێ زۆر دەمەکەمە هەوڵی بۆ ئەدەین و دوو موافقەمان هەیە یەکێکان لەسەر بودجێ پترۆدۆلاری چەمچەماڵ یەکێکتریان لەسەر قەپانەکان ماڵبەندی کێش دەست بەکاربوونمان بۆ کرد لە مانگی سەیە بەڵام بەهۆی ئەو بارانە زۆر و تێکچوونی زۆربەی ڕێگاکان نەتوانرام ڕێگات چاک بکرێت لەبەرەوەی ڕێگەی ڕێیسی تر هەبوو لەمە هەرچەنە ئەمە زۆر پێویستە بەڵام وایان پێ باشتر بوو کە ڕێگاکانی تر چاک بکرێت ئینجا بێتە سەر ئێستا و ئەمانوێت دەست بەکاربێنین لێرە ئەو بڕاکەمەی کە بۆی دیاری کراوە دەست پێ بکەین چەندی پێ ئەکرێت چاکیکەینەوە و بەڵێنی ئەوەشیان پێداوین کە دەرخسەی بۆ بکەین و بەدوای ئەوە بڵێ فەقەرێکی تریش دەست پێ بکەین بۆی بتوانین سیانەی هەموو ڕێگاکە بکەین. ناحیەی ئاغجەلەر دوو ڕێگای سەرەکی هەیە کە هەردوو ڕێگاکە ستراتیژین و هەرسێ پارێزگای هەولێر سلێمانی کەرکووک بەیەکەوە دەبەستنەوە. ڕێگای ئاغجەلەر تەکیە درێژەکەی 17 کیلۆمەترە لە سەردەمی ڕژێمی پێشوودا دروست کراوە و لە ساڵی 2015دا نۆژەن کراوەتەوە و لە ئێستادا 7 کیلۆمەتری ڕێگاکە بە تەواوی تێکچۆ و خراپ بووە بە جۆرێک بە کەڵکی هاتوچۆ نەماوە. ڕێگای ئاغجەلەرکانی شەیتانیش 19 کیلۆمەترە و ساڵی 2007 دەستکراوە بەکارکردن تیایدا و ساڵی 2009 تەواو بوو و ساڵی 2010 بە ڕووی هاوڵاتیان و شۆفێراندا کراوەتەوە. لە ئێستاشدا بەشێکی زۆری و ڕێگایش بە تەواوی تێکچووە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی ئاغجەلەر